بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵتانم بۆ باسی ڕۆژ. دیارە میوانەکەیم شەو میوانێکی تایبەتە بە سوپاسەوە سوپاسی یەکەین بۆم دەرفەتە جەنابی دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیارم لەسەر ئەمانەشە بێزانم لێرەوەڵێن پرسیار لەسەرەوەش بکە من کۆمەڵێک بابەتی ئەجگار زۆرم ئامادە کردووە کۆی بینن لە بەردەستم بۆی ئەم شەو لەگەڵ جەنابیان لە نزیکی یەک کاتژمێرە گفتوگۆی لەبارەوە بکەین. دیارە تەوەرەکانی ئەم شەو من بۆی زۆر نەڵێم چونکە دڵنیامەوە زیاترەتانەوە گوێتان لە جەنابی دکتۆر بێت ئەم شەو باسی کەرکووکەکەین بە هەموو ئەو لقانەی لە دۆخی کەرکووکە بێتەوە لە دوای ڕفراندەم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە چی گوزەرا بۆ واکەوتەوە ئەوەی کرا چۆن بوو دەکراوە نەبووایە ئایا دۆخی ئێستای کەرکووک چۆنە ئایاوانەیە یانوت کەرکووک شامی شەریفە و شارێکی ئارامە ئێستا بۆ ڕایان گۆڕاوە ئەڵێن نەخێر کەرکووک نائارامە ئەو کاتیش دکتۆر وایوت ئێستا بۆچی ئەو کات لەگەڵ دکتۆر نەبوون بۆچی ئێستا هەمان قسەی دکتۆر دووبارەکەنەوە مەبەستمە دکتۆر لە چەندین دانیشتن و چاوپێکەوتن ئاماژەی بەوە داوە ئەوەی ڕوویدا لە کەرکووک هەم کودەتا بوو هەم انقلاب بوو هەم موامەرە بوو ئەم سێ دەستەواژەیە لە دنیای سیاسەتە سێ دەستەواژەی ئێجگار قۆرسن بە پشتبەستن بەچی ئەوەی لە کەرکووک ڕوویدا ئەم سێ دەستەواژەیە و ئەم سێ پێناسەی بەسەرات تەطبیق بێ مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەوەی لە کەرکووکە گوزەرێت ئێستا بەنسبەت تعریبەوە بەنسبەت ئەوەی کە تا ئێستا نەتوانراوە پارێزگارێکی نوێ بۆ شارەکەدا بنێت ئەوەی کە تا ئێستا کورد خۆی بە ئاوارە و خۆی بە هاوڵاتی پلە دووش نازانێت چونکە ئەوترێت عەرەبەکان پلەیەکن و تورکمانەکان پلە دوون ڕەنگە دوای ئەوانیش کورد بێن مەبەستمە قسە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر نەجمەدین لە ئێستادا چ پلەیەکی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئایا دکتۆر نەجمەدین هێشتا هیوای بەوە ماوە کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان سیاست بکە ڕای جەنابیان چییە لەسەر ئیدارەدانی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای جەنابیان چییە لەسەر کۆنگرە و بەستنی کۆنگرە لە ئایندەیەکی چ نزیک چ دووردا ئایا بەشداریەکە لە کۆنگرە ئایا بەنیازە جارێکی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پۆست وەربگرێتەوە مەبەستمە ڕای جەنابیان بزانم کە ئایا ئەوان لە ئێستادا هیچ مەترسیەک لەسەر ژیانیان هەیە ئەتوانن بە ئازادانە هاتوچۆ بکەن یان وەکو دکتۆر چەندین جار ئاماژەی پێداوە ئەو چانسەیان پێ نادات کە ئازاری پێ بگەێنن یان بڵێن ئەبوو وای نەکردبایە مەبەستمە پرسیاری لێ بکەم لە دکتۆر ڕای ئەو بزانم لەسەر بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوی کایەکانیەوە تەنانەت تاگاتە ئەوەی کە بڵین پارتێکی سیاسی لەلایەن دکتۆر بەرهەم ساڵحەوە وارووا قسە لەسەر هەڵبژاردنەکەین قسە لەسەر بڵین گەڕانەوەی لایەنە سیاسەکان بە تەواوەتی بۆ کەرکووکەکەین زۆر سوپاس من زیاتر ناڵێم دکتۆر نەجمەدین کەریم سڵاوتان لێبێت بیرمە پێش ریفراندۆم لە ئۆفیسەکەی جەنابتان لە بینای پارێزگای کەرکووک چاوپێکەوتنێکمان کرد لە سەرەتای بەرنامەکە من وتم دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا جەنابتان هەردوو تایتڵەکەتان هەیە یان لە ئێستادا هیچ بە چ تایتڵێک بتوانین بتان ناسێنین پێشەکی سوپاسدانەکەم و سڵاوم هەیە بۆ هەموو بینەران بە تایبەتی خەڵکی کەرکووکی ڕاگر و بە شەرەف ئەلبەتە ئەمە دەرفەتێکی باشە کەوا بتوانین باسی ئەو تەوەرانە بکەین کە جەنابەت ئێستا بەپەلە پێداچوونەوە سوپاسی شتەکەم کەوا بەو شێوەیە کرد بە نسبەتی پلەوە هەڵبەتە بە حەقیقەت پلە بە هیچ شێوەیە گرنگ نییە وەقەت گرنگیش نەبووە بۆ من پێشەوەی بێمەوە بۆ کوردستان ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانی سیاسیدا نەبڕابوو لە ئەمریکا شایدن حیزبەکانی پارتەکانی کوردستانی ئێران کوردستانی تورکیا سووریا برادرانی ئێرە لە مامجلالەوە بۆ کاک مەسعودەوە بۆ حیزبەکانی تریش باش و هیچ پلەیەکیشم نەبوو نەجمەدین کەریم بووم دکتۆر بووم بەڵام لەگەڵ هاوڕێکانم کە ئەنسیمان دامەزران کە ڕۆڵێکی گرنگی هەبوو بۆ پێشخستنی مەسەلەی کورد لە ئەمریکا لە نەوەتەکانە ئینستیتوتی کوردمان دامەزران لە 96 کە تا ئێستاش ماوە و ئێستاش یەکێکە لەو مەرجەعانەی کە هەموو لایەنێک لە واشنگتن پەیوەندی لەگەڵەکەن بۆ ئەوەی هەواڵی هەموو پارچەکانی کوردستان بزانن وەکو مەکتەبی سیاسی بەڵێ من ئەندامی مەکتەبی سیاسیم
ڕاستە کۆبوونەوەیەک لەم دوایەیە کرابوو کۆبوونەوە کە بە هەڵپەسراوی مایەوە پێشنیاری ئەوە کرابوو مەکتەبی سیاسی نەمێنێ و لیژنەیەکی دەقۆڵی نازانم یانزە قۆڵی تا کۆنگرەشت بەڕێوە بەرێ بەڵام بە عەمەلی ئەوە جێبەجێ نەکراوە مەکتەبی سیاسی ماوە کۆبوونەوەی کردووە کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکانە کردووە ڕۆژە بینیتان خۆتان کە پارتی دیموکراتی کوردستان چوونە سلێمانی لەگەڵ مەکتەبی سیاسی دانیشتن لەبەر ئەوە تا مؤتەمەر تا بڕیارێکە درێ لەسەر ئەوە ئەلبەتە سەرکردایەتی مافی ئەوەی هەیە کەوا مەکتەبی سیاسی بگۆڕێ کارگەر بگۆڕێ بەڵام ئەبێ ئەوە هەموو بە بەرنامە بێت ئەجێندای بۆ دابرێت لە کۆبوونەوە باز بکرێ نەک موامەرەیەکی پشتپەردە بکرێت و بەپە لە شتێک بڕات و لە دوایە کۆبوونەوە تێک بچێ و هەڵسێ کە ئەو جارەوە بووە بە نسبەتی پارێزگاری کەرکووک تا ئێستا تەنها پارێزگار بۆ کەرکووک کە بە شەرعی هەڵبژێرابێت بە دەنگی ئەنجومەنی پارێزگا هەڵبژێرایە بەندەیە ئەم موامەرەیە کرا ئەم کودەتایە لە کەرکووک کرا وەزعەکەی گۆڕیوە ڕاستە ئێمە لەوێ نین بەڵام ئێمە هەمیشە دڵ و گیانمان لە لای کەرکووکە و هەر ئەشگەڕێینەوە بۆ کەرکووک من دڵنیایی هەموو خەڵکی کەرکووکی ژەکەم بەڵام من دڵنیایشم کەوا خەڵکی کەرکووک هەما لەوە شتێ ئەگەن کە نایەنەوەی ئێمە لەوێ بین و بکەوینە ژێر دەستیان و بە سەر شۆڕی لەوێ وەکو هەندێک خەڵک ئەمڕۆ ماونەتەوە لەوێ ڕۆژێک ئەڵێن کەرکووک باشە ڕۆژێک ئەڵێ خەڵک وەرنەوە ڕۆژێ دوای ئەوە ئەڵێن وەڵا کەرکووک خراپە قەتوا خراپ نەبووە یان ئەڵێ کەرکووک ئەگەر بە دانوستان و گفتوگۆژ نەبێ بە شەڕوەری ئەگرینەوە ئەی بۆ ئەو خیانەتت کرد پێشەوە بۆ ئەو ڕێکەوتنت کردکەوە هێزی پێشمەرگە کە سەربەرزی هەموو کوردستان بوو کە هەموو شانازیمان پێوە کرد کە هەزارەها شەهیدیان دراوە لە پێناوی ئەوە تۆ وای لێ بکەیتەوە خەڵک بپرسێ باشە کە دۆستمانن بپرسێ باشە بۆچی نەتانتوانی 24 سەعات مقاومە بکەن کە ئەم شتە هەمووی ئەگۆڕا کەواتە دکتۆر جەنابتان هەم ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانن و هەم تاکە پارێزگاری شەرعی کەرکووکن ئێستا تا ئەنجومەنی پارێزگارێکی تر هەڵ نەبژێرێ و لە عینی کاتیشە لابردنی بەندە بکرێت کەرکووک پارێزگاری نییە جگە لە من کەواتە ئەوەی بەغای کاوەی پەرلەمانی کاوەوەی سەرۆک کۆمار کردوێتی کاریگەریان لەسەر پۆستەکەی جەنابتان نابێت نەخێرەوە دەستوری نییە یعنی ئەوە بە پێی ئەو یاسایانەی کە لە پەرلەمان خۆی دراوە کەرکووک تا ئێستاش ئەبێ بە ڕێنمایەکان و ئەو بڕیارانەی کە CPA دابووی CPA واتە هێزەکانی هاوپەیمانان کە لە عێراق ئەو کاتە کاربەدەست بوون و لە پەرلەمانە دەنگی ئەوە دراوە و ئێمە زیاد لە دەنووسراویشمان هەیە لە بەغداوە ئێوە ئەو شتتان نادەینێ و ئەو شتتان نادەینێ کە بە پارێزگاکانی تر ئەدەین چونکە ئێوە تا ئێستا بە پێی قانونی تەحالف کارەکەن باشە چۆن لەلایەکەوە بەلای قانون بۆ تا کارەکەین لە لایەکیشەوە سەرۆک وەزیران ئەسڵن سەرۆک وەزیران دەسەڵاتی نییە بەسەر پارێزگای کەرکووک و بەسەر پارێزگای شەشمانگی کۆتایی 2017 ئەنجومەنی پارێزگای کەرکووک جارێکی تر متمانی بە جەنابتان دایەوە بەڵێ دوای ئەوەی کە پەرلەمان ئەوەی کرد ئەنجومەنی پارێزگا کۆبووەوە و جارێکی تر متمانیان داوە و ئەو بڕیارەی پەرلەمانی عێراق و ئەوی لە دوای ئەوە هاتووە تەنانەت واژووی سەرۆک کۆماریش کە بەڕاستی قیمەتیشی نییە چونکە نەشیکە ئەو هەر شتەکان تێ ئەپەڕێەوە دەستوری عێراق وایە بەڵام دیار بوو بە پەرۆشەوە بۆ ئیمزایە بکات باش وەڵامی ئەم پرسیارانە داوەتەوە بۆیە من هەوڵەدەم شتی تازەتر بزانم ئەم شەو بەنسبەت تاوان کەرکووکیەکان نامەی ئێجگار زۆریان دا و ئاماژە بەڕاکانیان ئەدەم دوایی بۆی وەڵامیان بیتەوە چاوەڕێ وەڵامی جەنابتن بۆچی پێت وایە ئەوەی لە 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر لە کەرکووک ڕوویدا هەم کودەتا بوو هەم موامەرە بوو هەم انقلاب بوو یەکەم ئێمە ڕۆژی 19 مانگ 19 بەڵێ لە قەڵا گەورەترین کۆبوونەوە کرا لەو کۆبوونەوەیەدا هەرچی بەرپرسی عەسکەری هەیە کاک شێخ جەعفەر مەسئولی محوەرەکان ئیتر پارتی یەکێتی هەمووی تێدا بوو کاک کۆسرەت خۆی لەوێ و تاریخێنەوە بۆ پشتیوانی لە ڕەفرەندەم ئەمە سێشەمەیە دووشەمەی دوای ئەوە ڕەفرەندەمە بەڵێ لەوێ پشتیوانیان بۆ پارێزگاری کەرکووکیش تازە کردەوە
ئەمە هەمووی کرا مەسئولی مەڵبەندی لێبوو مەسئولی لقی لێبوو هەموواتە ئەوە ڕاست نییە کاڵێن یەکێتی لەگەڵ ڕیفراندۆم نەبووە لە کەرکووک دیاری کراوی نەخێر ڕاست نییە بە هیچ شێوەیەک ڕاست نییە یەکێتی چۆن لەگەڵی نەبوو ئەگەر لەگەڵی نەبوو ئەی هەموو پەنجیان نەخستە ناوهینەکەەوە هاتنە دەرەوە ئەیان وت ئەم ڕەفرەندەمە ئەبێ سەرخەین هەموو نەکەر ئەوان حیزبە معارزەکانیش کە ئەمڕۆ ئەوانەی 24 و 25 مان قەراریاندا ئەوانەی کەەوە هەرکە قەراری دابێ قەرارەکەی داوە و دەنگیشی کردو و لە تەلەڤیزیۆنیشی هێناوە بۆی ڕسمی بگرن تاوەکو ئەگەر هەموو شتێک بە دڵی ئەوان ڕۆشت و سەرکەوتوو بوو بڵێن وڵا ئێمەش هۆی سەرکەوتنەکەی بووینە بەڵام کە ئەم پاشەکشەی لێوە ڕوویداوە کەس خۆی ناکا بە خاوەنی زۆر هەمووی خراوەتە سەر چەند کەسێک باشە دەکرا ئەوەی لە 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر ڕوویدا نزیکی نیوەی خاکی کوردستانمان لە دەستدا ڕووی نەدابایە بەڵێ یەکەم ئەمە ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئەوە نەبوو وەکو ئێستا لە میدیاکانیش باسەکرێت ئەم پرۆسەیە لە کاتی نەخۆشکەوتنی مام جەلال لە دەستڵێ کرد مام جەلال کە برایە ئەڵمانیا ئەم گروپە کە لە ناو یەکیشە زۆر ناکۆکن بۆ معلوماتت یعنی من نزیک بووم لە هەمویانەوە لە هەموو ئەوانەی لێ نزیک بووم تێکەڵاویمان هەبوو یەکتریمان ئەبینی بانگ ئەکرام جاریوا هەبوو کە کێشەی ناو خۆیان هەبوو کە باس بکرێت باش لەوێ هەموو دانیشتن ڕێککەوتنیان لەگەڵ بەغدایە هەبوو زۆری لەبەر بەرژەوەندی شەخصی بوو شتێکی دەستکەوێ لە نەوت لە بردننی نەوت هەندێکی بەتەمای ئەوە بووکەوە شوێنی مام جەلال بگرێتەوە یعنی بەڕاستی پەلایان لەوەش بووکەوە کە زوو تەواو بێ مۆزعی مام جەلال بۆی بگەڕێنەوە ئەو پلان و ئەو موامەرەیە جێبەجێ بکەن وفعلا هەر ئەوەش بوو کە ویستیان لە پێش جەنازەکەی بەرنەوە بۆ بەغدایە و لەوێ بە ئاڵای عێراق و بەمانە بەڵام مام جەلال ڕاستە لەم ساڵانەیە خیر لە بەغدا بوو بەڵام مام جەلال هەموو ژیانی بۆ کوردستان بووە هەموو ژیانی بۆ یەکێ بۆ ڕێگری لەمە کرد مەبەستمە بزانم کە نەچێت بڵین تەرمی جەنابی سەرۆک مام جەلال نەچێتە بەغدا و ڕاستەوخۆ بۆ کوردستان بهێنرێتەوە هێرۆخان نەهێش بچێتە بەغدا ئەو ڕازی نەبوو ئەلاکولین ئەمە لەوێ کرا جا لە دوای ئەوە بوو وەکو ئەزانن ئەمانە هەر خەریک بوون لەگەڵ بەغدایە کە تەرمی مام جەلال هاتەوە دوایی تەعزیان لە بەغدا بوونا بینیت ئەوانەی کە چوونە ئەوێ کێ بوون هەر عینی ئەو گروپە بوون کە لە بەرلین بوون عینی ئەو گروپە بوون ئەم شتیان تەواو کرد طبعا ئەمانە هەمووی بە ئامۆژگاری و بە ڕێکەوتن لەگەڵ ئێران بووە لە دوایە ئەو هەڵبەتە بەرامبەر چی لە بەرامبەر چی ئەم ڕێکەوتنیان لەگەڵ ئێران کردو ئەم گروپەی کە جەنابتان ناویانە بن و جارێ ئەم گروپە کە ئەم ڕێکەوتنیان کردووە بەڕاستی هیچ دەسەڵاتی ئەوەیان نییە کە ئەمە بکەن هیچیان چونکە هیچی نە ئەندامی مەکتەبی سیاسیە نە ئەندامی سەرکردایەتیە و ئەم جۆرە کارانە ئەبێ لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بڕیاری لێ بدرێت باش بە نسبەتی ڕەفرەندەمەوە لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی لە نەخشە ڕێگای یەکێتی باسی ڕەفرەندەم ئەکا کە ئەبێ بکرێت و لە شوێنە دابڕێنراوەکانیش ئەبێ بکرێت ئەوەی بە نەستیایە ڕۆژی پێش ڕەفرەندەم یا دوو ڕۆژ پێش ڕەفرەندەم ئەنجومەنی ناوەند ئێمە کۆبوونەوەیەکمان لە سەری ڕەش هەبوو لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم ئەو کاتە بەڵێ و کاک کۆسرەت و نوێنەری کەرکووک و کاک مەلا بەختیار و ئەمانە هەموو لێ بووین کاک سعدی ئەگەر بەبیرم بێ برادرانی مەکتەبی سیاسی ئەوێ لەوێ هەموو تاکید کرایەوە لەسەر ئەوەی کەوە ڕەفرەندەم ئەکرێ و ئێمە بەڕێگاوە بووین کە ئەنجومەنی ناوەند کۆبوونەوەی کرد ڕۆژی پێش ڕەفرەندەم کە نابێ ڕەفرەندەم بکرێ بەبێ ئەوەی شوێنە دابڕێنراوەکانی تیابێت لەبەر ئەوەی کە کراوە ئەوەی کە ئێمە کردومانە هەمووی بڕیارەکانی یەکێتی بووە ئەمانەی کە ئەوەیان کردووە بە پێچەوانەی بڕیاری یەکێتیە بۆیە بەڕاستی کەواتە کۆدەنگی لە پرۆسەی ئەنجامدانی ڕفرەندەم هەبووە بەڵام تاکڕەوی لە ڕێککەوتن لەسەر کەرکووک و ناوچەکانی دیکا بووە ئەکرێ وا ناوی بێنین تاکڕەوی و چەند کەسێک قەراریان داوە وایان ئەزانی چۆن بوو ئەمانە ئەسڵەن نیانەویست ئەم کەسانە نیانویست ئەسڵەن ڕفرەندەم هەبێ لەبەر بەرژەوەندی شخصی لەبەر ڕکەبەرایەتی کۆن و حیزبایەتی و پاشماوەی شەڕی ناوخۆ شتانە هەمووی هەبوو تێدایە جا بەڵام بڕیاری یەکێتی وەکو مەکتەبی سیاسی وەکو سەرکردایەتی وەکو ئەنجومەنی ناوەند هەمووی ئەوە بووە کە ئێمە ڕەخشە ڕێگەماندا بە پارتی
یەکێ لەو خاڵانەی کە تایەتی کە ئەبێ ڕەفرەندەم لە هەموو کوردستانە بکرێت بە شوێنەکانی کە لە دەرەوەی هەرێمیشە. باش جا ئەمانە هەڵساون ئەم ڕێکەوتنیان کردووە. ئەوە بوو لە دوکان کۆبوونەوەی کرا لە ئاخیرجا لە بینی سەرکردەی هەردوولا لەوێدا وەکو ئەڵتیمەیتم وەکو یعنی وەرەقەیە و ئەمەی آخر وەرەقەیە ئەبێ ئەمە قبول بکەن ئەویش ئەوەیە کەوا تەسلیم بن و ئەگەر ئەمە نەکەن ئەوانە ڕوەدا تۆ لە ئاخر ڕۆژ تۆ نایت ڕێگە بە حکوومەتی عێراق بدەی بێتە ناو کەرکووک و ئێمە ینی ئەو ڕۆژەی کە کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ڕۆژێکی چارەنووسا سیر کرا کێ بوو تەرحی ئەم وەرەقەیەی کرد لەو کۆبوونەوەیە ئەوەی تەرحی ئەو وەرەقەیەیە کرد زیاتر لە هەموو کەس بافڵ تاڵەبانی بوو. ئەوەی دواتریش لە چاوپێکەوتنێکی لەگەڵ فرانس 24 ئاماژەی بەوە داوتی ژمارەیەکی زۆری سەرکردایەتی یەکێتی ئیمزای کردو ئەوە بوو کە دواتر هەندێک سەرکردایەتی ژووتی نەمان کردو بە تەلەفۆن پێمان وتراوە ڕازی نەبوو. نا لە دوایە خۆش شتێک دەرچوو بوو لە دوایە پەشیمان بۆوتی منەوە قسەیەم نەکردووە جا قسەکانی ئەو هەر وا بووە جارێک شتێکە لێ دوای شتێکی ترەڵێ ئەمانە بەڵام علاکولین مۆزوعەکە لێرە ئەوەیە چەند کەسێک هەڵساون ئەم ڕێکەوتنیان کردووە حکوومەتی بەغدایان تێگەیانوە حکوومەتی بەغداش لە ئەوڵەوە کاکە یادگار لە ئەوڵەوە ئەم نیازەی هەبوو ڕەفرەندەم یا بێ ڕەفرەندەم ئەمان ئەو نیازە وترێت ئەوەی لە کەرکووک و ئەو ناوچانە ڕوویدا هۆکارەکەی ڕفرەندۆم بوو نەخێر و دکتۆر نەجمەدین کەریم زۆر پاڵپشتی لەم ڕفرەندۆما کرد بۆیە کەرکووکی بەو دەردەبێت ئایا بوو جابا من ئەگەر ئیجازە هەبێ نەختێک بە دوور و درێژی جارێ یەکەم شت کە پرۆسەی شەڕی داعش دەسی پێکرد و بڕیاری مووسڵیاندا ئێمە پێش ئەوە دووسێ کۆبوونەوەمان لە کەرکووک کرد کەوا حەویجە پێشتر بکرێت لەو کۆبوونەوەیە بەرپرسانی ئەفسەری سوپای عێراق کە عەبادی خۆی نردبووی هادی عامری ئەبوو مەهدی مهندس تەنانەت کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەرپرسە عسکەریەکان و بەندە وەکو محافظ لەگەڵ بەرپرسی مەڵبەندی کەرکووک و هەموو بەرپرسە عسکەریەکان لەگەڵ ئاغای قاسم سلێمانیش کرد لە سەری ڕەش جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم لەوێ بوو هەموو لەوێ بووین ئەسڵەن خوتەدانرا کەوا چۆن حەویجە بکرێت بەڵام ئەوان هەڵسان بەسەر حەویجەیە بازیاندا چوونە مووسڵ لە مووسڵ پێشمەرگە هاوکاری کرد کە چووە مووسڵ بۆچی چونکە دوای ئەوەی مووسڵ تەواو بێ ئەو هێزە بێنێتەوە بۆ کەرکووک بە ناوی حەویجەوە لەوێوە لە جیاتی ئەوەی بچێتە ئەنبار و ئەو شوێنانەی حدودی سنووری سووریا لەوێوە بێنێ بۆ کەرکووک ئەمە پلانەکەیان بووە بە ڕەفرەندەم یا بە بێ ڕەفرەندەم. دکتۆر مێژووی کورد پڕ بووە لە پیلانگیێڕی لەلایەن دوژمنەکانیەوە بۆچی نەتانزانی یاخۆ سەرکردایەتی سیاسی کورد بۆچی نەتانزانی کە ئەوان بەنیازی کارێکی وان یان هۆکارەکە ئەوە بوو کە بەشێکی هێزی پێشمەرگەی کوردستان کشایەوە لێ کاکە پێش ئەوە من ئێستا باسم کرد پێش ئەوە دووسێ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی هەرێما کرا مەسئولی هەموو ئەو میحوەرانەی کەرکووک داقوق مەکتەب خالید دووبز ئەوانەی سەروتر مەخموروانە لە کەرکووک کۆبوونەوە کرا دووجار کۆبوونەوە کراوە هەموو ئامادە باشی کراوە تەنانەت داواکاریان هەبوو بۆ چەک و بۆ هەندێک تە پێداویستی هەمویان بۆ دابین کراوە سێ ڕۆژ پێش ئەوە ئەمانە هەندێک لەمانە ئەمریان بۆ هات لە کودەتاچیەکان کەوا شەڕ نەکەن ئەوە بوو ئەمانە چوون کۆبوونەوەیەکیان لە مەتاری ڕەشاد کرد کە پێڵێن زەباع لەوێ نوێنەری محوەر لەگەڵ دووسێ بەرپرسیتر لەگەڵ نوێنەری ئێران لەگەڵ ئەم کودەتاچیانە لەوێ ڕێکەوتنەکەیان کرد بوو کەوا ئەمان شەڕ نەکەن ئەمە سێ ڕۆژ دوو ڕۆژ پێش ینی ڕۆژی شەمە ئەم کۆبوونەوەیان کرد ڕۆژی یەکشەم بۆ شەوەکەی هێزەکان بەرەو کەرکووک هاتن بەرەو کەرکووک هاتن طبعاً هێزەکان سلسلەیە ئەگەر یەکێکی بڕوات هەمووی تێکەچێ وەکو دۆمینەوایە تۆ لە یەکێکی لابێت ئیتر هەمووی تێکەچێ جا ئەوە بوو لیوایەک شوێنەکەی خۆی بەجێهێشت ئەمری پێکرا بوو کی ئەمرەکەی پێکرد بوو ئەمرەکان لەلایەنەکەەوە پێکرا بوو لیوای لە سلێمانیەوە هات بوو ئەو لیوایە کە ئەوە کرا لیوایەکی تر هەبوو بە تەنیشتێوە لە مەریەم بەگ بوون بەرپرسی ئەو لیوایە هەمەتە پەدەیی بوو من سەعات 3:04 بەیانی بوو 4:30 بەیانی بوو قسەم لەگەڵا کردم کاکە حەم ئەوە چییە وتیان
لا ئەچن لەوێجا حەمەتەپەدی کوڕێکی زۆر ئازایە کوڕێکی زۆر قارەمانە بەڕاستی وتی کاکە پشتمان بەردراوە یان ئەبێ هەمومان بکوژن یان هەمومان تەسلیم بین لەبەرەوە کشانەوە لە کاتێکدا کشانەوە کە شەڕ لە ناو کەرکووکە هەبوو لە مەنتیقەی پیشەسازی لەوێ لیوای یەک کە لیوای شەهید شێرکۆ بوو شێرکۆ فاتح شوانی ئەلەوێ شەڕیان نەکرد لەوێ 15 شعبیان کوشت دە 12 سیاریانیان شکان شتیان شکان بەڵام لە دوایە ئەوانیش لە پڕێکە ئەوە نابینین پێشمەرگە لە هەموو شوێنێک کشێتەوە. باشە دکتۆر زۆر پرسیاری ئەوەکرێت و زۆر بەرپرسان ئاماژەیان بەوەداوە وەکو گریمانە و ئیفتراس باسەکرێت و ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانیش دیسان جەخت دەکاتەوە ئەڵێ ئەگەر مقاومە بکرایە دۆخەکە بەو شێوەیە نابوو. کاکە ئەزانی من دۆست و ڕەفیقم هەیە لە ئەمریکا لە دەرەوە باوەڕت بێ لە مەجلیسی ئەمنی قەومی وتوانە پێشمەرگە لای ئێمە ئازاترین شەڕکەری هەموو دنیا بووە هەموو ئەو ناوچەیە بووە ئەم هەموو شەهیدە دراوە یعنی مەسەل لە شوێنێکی وەکو کەرکووک لە شوێنێکی وەکو کەرکووک تا مانگی دەی 2014 آخر داعش لە مانگی 6 هات بەڵێ یارمەتی هیچ یارمەتیەک نەبوو لە هاوپەیمانانەوە لە وڵاتێکی ترەوە لە حکوومەتی عێراقەوە ئەو ژمارەکەمەی پێشمەرگە بوو لیوای یەکی پێشمەرگە لەگەڵ هەندێک پۆلیس بە تایبەتی پۆلیسی قەزاوناحیەکان بە یەکەوە لەوێ بەرامبەر بە داعش وەستان. بەڵێ ئەیانوت بۆچی ئەمە نەیانتوانی 24 ساعات 12 ساعات مقاومە بکەن هەموو معادلەکە ئەگۆڕا. کەواتە ڕاست نییە کە ئەوترێت ئەمریکا پێی باش بۆ مقاومە نەکرێت و هەر بۆیش پێشمەرگە ئەوەی چۆڵ کردو بەڵکو ئەوان چاوەڕێ بوون کە پێشمەرگە مقاومە بکات ئەمریکی واقع دروست بێ. من ناڵێم ئەمریکا ئەمە ویست یا ئەمەی ناویست بەڵام بە حەقیقەت ئەو زانیاریانی کە من هەمە ئەمریکا قەت نەیوتوە ئێوە مقاومە مەکەن مەیکەن. من ڕۆژی شەممە کە ئەمە یەکشەممە بوو ئەمریکیەکان ئەوانەی قوات خاصەی ئەمریکی مەرینز لە ماڵی من بوون داوەت بوون باسمانە کرد و قسەمانە کرد و ئەمانە بەیەک حتا دیعایانە کرد ئەمانەی کەەوە ئەم کودەتا و موامەریان کردووە ئەمریکا لەوێ نەماوە هەموو ڕۆشتونەتەوە و کەرکووکیان بەجێهێشت و هەمووشی ڕاست نەبوو هیچی ڕاست نەبوو یعنی ئەمە مەبەستێ بوو تەنها مەبەستی شخصی بوو مەبەستی زەعامەتی یەکێتی بوو. ڕێکەوتنەکە جێبەجێ کرا دکتۆر؟ ڕێکەوتنیان نەبوو قسە بوو هەمووی ڕێکەوتنی چی هەمویانیان دەرکرد کاکە ئەو شەوەی کەوا ئەمانە هاتنە ژوورەوە سەعات دوونیوی شەو بوو من چوومە گەڕێکی ڕەحیماوە و چوومە گەڕێکی لە دووسێ شوێن وەستام بە خەڵکەکەمەوت وەرنە ناو شار بۆ پشتیوانی پێشمەرگە بۆ ئەوە هێشتا خەبەری ئەوە نهات بوو کە پێشمەرگە شوێنەکانیان بەجێهێشتوە ناڵێم سێ چوار بوو من لەگەڵ بدانیشت بووم و بیرمە قسەمانە کردووەمانە لە دوای من بەرپرسی من بەڵبەن دێتە ناو خەڵک مادام باسەکە تێنایە پێشەوە با من پرسیارەکەم بکەم آخر با بڵێم هەر لە زمانی جوابەکەی جەناب هەیە عەفوم بکە زۆر باش بیرمە ئەو شەوە دانیشت بووم جەنابەت هاتبوویتە سەر جادە کۆمەڵێک خەڵکی زۆری کەرکووکیت لە دەور کۆبوو بۆ وتت هەر کەس چەکی هەیە بێتە دەرەوە پاڵپشتی لە هێزی پێشمەرگەی کوردستان بکات بەرگری لە شارەکەی خۆی بکات. هەر دوای دووسێ دقە ئاگام لێبوو ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک وتی کەس نێتە دەرەوە تکایە سەر لە هێزە ئەمنیەکان مەشێوێنن لە ماڵەکانی خۆتان بمێننەوە و دوای چەند ڕۆژێک شەمان ئەندامی مەکتەبی سیاسی وتی ئەوە زەجەیە دروست کراوە کەرکووک ئارامە پێویستە کەرکووکیەکان بێنەوە بەڵام لە دووسێ ڕۆژ پێش ئێستا بە ڤیدیۆ بڵاو بۆتەوە هەمان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێت ئەو پێشێلکاریانەی لە ماوەی 2 مانگدا لە کەرکووک بەرامبەر کورد کراوە یان بەرامبەر هەموو ئەطرافەکان کراوە لە ماوەی 14 ساڵی حکومڕانی کورد لە کەرکووک نەکراوە واتە هەمان ڕئی جەنابتیان هەیە ئێستا کە کەرکووک نائارامە تۆ چیڵی؟ من تەنها ئەواڵێم ئەوەی کە ئەو قسەی کردووە خۆی بەشێکە لەو خیانەتە بەشێکە لەو موامەرەیە تەنانەت ئەو شەوە کاکۆشرەت هاتبوو هێزی لەگەڵ خۆی هێنابوو بۆ ئەو مەبەستە لە پڕێکا وای زانی دەوری هەمووی گیراوە و ئەو بەجێشی هێشت ئێستا ئەچێتە لای کۆشرت ئەپارڕێتەوە و ئەگرێت. ئەمە یەکەم زەربە هەڵبەتە لە کورد دراوە ئەوە لە هەمووی گرنگترە باش لە خەڵکی کەرکووک دراوە لە خەڵکی ئەمە وەکوتم وەکو دۆمینەوەیە کە کەرکووک وای لێ هات خانەقین دێت ئێستا تا خانەقین دەستی پێ کرد دوو وای لێ هاتووە تا شوێنی تری تا تاگەیتە سنووری سووریا بۆ لای شنگار و هەموو شوێنەکان دەست پێکە. بەڵام دوای ئەوە گەورەترین زەربە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دراوە بۆیە ئەرکی
سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە 3 مانگ ئەمە خەریکە 3 مانگ ئەبێ بە 3 مانگ 16 مانگ لیژنەی لێکۆڵینەوە دانێ بە زووترین کات و من بەڕێی من ئەو کەسانەی کەوا شوبهەیان لەسرە لێکۆڵینەوەیان لەگەڵا بکرێ هەر کەسێکە بابێن لێکۆڵینەوە لەگەڵ من بکەن بڵێن تۆ سەبەبی تۆ ڕەفرەندەم کردوێتی طبعا ئامادەم من تەنها تەئیدی ڕەفرەندەم کردووە و ئێستاش ڕەفرەندەم بێ ئەیکەمەوە کاکە دۆست خورماتوو لە 2015 هێرشی حەشدی شعبی کرایەسەری باش من خۆم چوومە ئەوێ بۆ ناوبژیکردن لەگەڵ کاک عەدنانی حەمەیمینە لەگەڵ هادی عامری لەگەڵ ئەبوو مەهدی مهندس لەوێ ڕێکەوتنیەکمان کرد ئەچەنە ئەم مەوزوعی هێرشی عێراق بۆ سەر شوێنە ناکۆکی لەسەرەکان پەیوەندی بە ڕەفرەندەمەوە نەبووە ئەمە هەر هەبووە بۆیە ئەڵێم ئەم هێزەی کە هێنایە حەویجە و لەوێوە لە جیاتی بەرەو ئەو لا بڕوە خۆ لە هینی ئەمریکیەکان ئەوە بوو حتا قایدی قواتی ئەمریکی وتی لە دوای مووسڵ ئەچنە وەسترن ئەنبار یعنی غەربی ئەنبار ئەوان ئەوەیان کرد لە 2008 هێزی عێراق نهاتە قەرەتە بۆ خانەقین ڕەفرەندەم کەی باسی هەبووە ئەو کاتە دوای ئەوە ڕەفرەندەم بۆچی کراوە کاکە ڕەفرەندەم بۆ ئەوە کراوە خەڵک ڕێی خۆی بدا بۆچی چونکە حکوومەتی عێراق هەموو مادە سەرەکیەکانی دەستوری پێشەڵ کردووە جێبەجێ نەکردووە لە مادەی 140ەوە لە مەجالیسی محافظات لەگەڵ قانونی نەوتی و غاز لەگەڵ قانونی محکمە ئیتیحادی لەگەڵ زۆر شتی تر سەفیری ئەمریکا لە سووریا ڕۆبرت فۆرد هەمووی جوان نووسیوەتەوە کە بە عەرەبیستیش ناسراوە بە دۆستی کورد نەناسراوە کە حکوومەتی عێراق چۆن هەموو ئەم شتانی پێشەڵ کردووە جا ئێستا تۆ بڵێ وەڵا لەبەر ڕەفرەندەم کراوە دوای ئەوە ڕەفرەندەم کە کراوە نەوتراوە ئێمە یەکسەر زۆر ڕوون بوو لای هەموو کەسەوە ئەوانەی کەوا ئەم شتیانە کرد ئەی بۆ یەکسەر داوای سەربەخۆیی ناکەن با بە سەربەخۆی ئەو کاتە تۆ ئەبێ بکەویتە گفتوگۆ باسی شوێنە ناکۆکی لەسەرەکانەکەی دوای ئەوە تۆ ئەگەر بێت و متمانەیەکی تەواوت هەبێ لە کاتی ئەو گفتوگۆیانەیە کەوا دەستور جێبەجێ ئەکرێ لەوانەیە ئەو کاتە تۆ دوای بخەیت چونکە ئێمە لە پێش ئەو دەستورەمان قبول کردووە بۆ ئەوەی جێبەجێ بکرێ کە جێبەجێ بکرێ باش ئەو کاتە لەوانەیە هەنگاوێکی تر بێ کۆنفیدرالی بکەی یان بڵێ جارێ ناڵێ دکتۆر سەبارەت بە ئەوەی لە کەرکووک ڕوویدا و جەنابتان بە خیانەت ناویە بن پێتان وایە لە داهاتووە چ لە هەڵبژاردنەکانی بڵێن ئەنجومەنی محافظات و یان گشتی عێراقە کاریگەری لەسەر دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان دابنێت من پێشتریش وتم گەورەترین زەرمەند لەوەی لە کەرکووک ڕوویداوە کوردە بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستان ئەوەش لە هەمووی گرنگترە بەڕاستی لە حیزب گرنگترە لە شەخص گرنگترە لە هەمووی بەڵام ئەگەر بێتە سەر ئەو شتانەی تر یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە زۆربەی دەنگی کوردی وەرگرتووە لە 6 ئەندامی پەرلەمانە 5 وەرگرتووە لە 8 ئەندامی پەرلەمانە 6 وەرگرتووە ئەمە جارێکی تر نایەتەوە پرسیارێکی تری کەرکووکیەکان کە بۆ جەناب نردویانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزگارێکی کورد و یەکێتی بۆ کەرکووک دایانێت بۆ تا ئێستا نەداوە هێندەی تۆ بزانین ئەوەش یەکێکە لەو ئەوەی کە ئەڵێن ڕێکەوتوین لەگەڵ بەغدا و بۆیان نەکرایەوە خاڵێکی ڕێکەوتنەکە بوو بەڵێ کە پارێزگارێکدانن من بەڕێی من ئێستا لەم زروفەی ئێستاە پارێزگار کورد بێ یا کورد نەبێ هیچ لە مەوزوع ناگۆڕێت هیچ بۆ نایگۆڕێت تۆ لە ژێر احتیلالی کەرکووک داگیر کراوە لای تۆ کەرکووک شارێکی داگیر کراوە کەرکووک شارێکی داگیر کراوە کەرکووک جاران ئاسایشی لێبوو ئەی پاراست پۆلیس لە ژێر عمرەی یعنی مەدەنی بوو ئیشەکانێک کرد چیت پێ بوو تا ئەوەیە کرد ئێستا محافظ بە وەکالەت بە عەرەبی 2003 کە لەوێ نەماون ئەڵێ وەرنەوە بەڵێ حەیدەر عەبادی زۆر باش ئاگای لێ هیچ ناکە هەندێ ئەندام پەرلەمانی خۆفرۆشی کوردیش چووە سەرێکی لە وەزیری ناوخۆداوە یان چووە لە سەرێکی تری دیوە وەڵا من کردمەوە هەڵوەشایەوە ئەمری تعریبەکە ئەوی ترەڵێ من کردم ئەو بەعزێکی لە گۆڕانە بەعزێکی لە یەکێتی ئەوی تر لە حیزبێکی ترە ئەوی تر هەموو شانازی بەوەکەن وە تعریبیش هەر بەردەوام تعریبیش هەر بەردەوامە من تەنانەت جارێکیان تەلەفۆنێکم بۆ ئەم کەناڵی ئێوە کرد بەڵێ کەناڵ کوردستان 24 وتم تکایە ئەوانە پیشان مەدەن بڵێن وەڵام من چوومەتە لای وەزیر وتوێتی تر ئەو بڕیاری تعریبە هەڵەوەشێتەوە
چونکە ئەویش ئەوێ پیشانی بدا کە خۆی شتێکی کردووە بەڵام لە حقیقەتە ئەمانە هیچی نییە ئەمانە بەردەوامە هەر پێرێ دوو کوڕی گەنجی کوردیان لە حەی عەدەن گەڕێکێکە کە تێکەڵە کوشتیانە کابرا حەشدی شعبیە کوشتوێتی ناوەکەی ئەزانن داوای پارەی لێ کردووە کوا ماڵی کورد ئەو هەموو ماڵە کووردە لە خانەقین سووتێن لە دووسخورمات و سووتێنرا ئەمڕۆ عەرەبی 2023 خانەقین ئەگەڕێنەوە کە تەعویزیشیان وەرگرتووە کە ئەوانەی کەرکووکیش ئەوانش جێگری پارێزگار کە ئێستا بە وەکالەت کردویانەوە پارێزگار ئەڵێ ئەمە حەق گەڕاوەتەوە بە ساحێبەکەی ئێمە کە لە کەرکووک بووین جیاوازیمان لە بینی عەرەب و کورد و تورکمانە ناکرد پرۆژەکانمان لە هەموو شوێنەکە هەر ئەوەش بوو لە هەڵبژاردنەکانی 2014 دەنگی عەرەبمان هێنا دەنگی تورکمانمان هێنا ئێمە کوردێک تەعادایەکی لە عەرەبێک بکردایە لە تورکمانێک ئەرزی تورکمان ویژدانیان هەبێ ئێستاش باسێکن کە چۆن ئێمە ئەو کوردانە یەکسەر خەبەری پۆلیسمان داوە هاتوونە ئەوانیان دەستگیر کردووە و سزا دراون و ئەو ئەرزە و باش ئەو مڵکەی دراوەتەوە بە ساحێبەکەی و ئێمە هەر لەو باوەڕەشین بەو شێوەیە ئەبێت تەعامل بکەین بەڵام کەرکووک ئەبێ ئەم وەزعی لە لالاچێت تەنها بە هێنانی پارێزگایەک بۆ ئەوێ و کە هیچی بەدەست نەبێت هیچیشی بەدەست نابێت باش پرسیارێکی دیکەوە یاڵن دکتۆر نەجمەدین کەریم کەی دەگەڕێتەوە کەرکووک من طبعا زۆر کەرکووکیەکان ئەڵێن دکتۆر بەجێ هێشتوین من ئەوەڵەن بەجێم نەهێشتون خۆشیان زۆر باش دەزانن دەها هەزار کورد هاتووە لەبەر ئەو وەزعە و من دڵنیام خەڵکی کەرکووکیش ناوێ من بە ئەسیری بکەومە ژێر دەستی دوژمنانەوە کە پلانێکی زۆر ڕوون و ئاشکرا هەبوو بۆ گرتنی من و تەسلیمکردنم بە دوژمن یان کوشتنم بەڵام ئەوە مۆزوعێکی ترە زۆر دیعایان بۆ من کردوەڵا لە ڕێی ئیبراهیم خەلیلەوە ڕۆیشتووە بەعزی کێوت لەگەڵ کاکۆشرتا ئەوێ بڕات بۆ دەرەوە و ئیتر هەر ئەنواعی قسەکراوە من کاتومەتەوە لەبەر خاتری کەرکووک هاتوومەتەوە بۆ ئێرە دوای 35-36 ساڵ لە ئەمریکا لەبەر ئەوە هاتوومەتەوە و لەبەر کەرکووکیش هەر ئەمێنم و بەڵام ئێمە ئەمانەوێ بە سەربەرزی بگەڕێنەوە زانیاریەکانی لای تۆ نەک بۆ چوون و نەکی واخواستن چی ئەڵێ سەبارەت بەگەڕانەوەتان بەم زوانە درەنگەکەوێ ئەزانی چی ئێمە ئەبێ بە شێوەیەک بگەڕێنەوە بۆ کەرکووک کە بتوانین لەوێ بمێنینەوە و ئاسوودەیی لە کەرکووک دروست بێ و بەڕاستی بە هەڵەکانی پێشوشمانە بچین کە کراوە و دوای ئەوە ئەبێ میکانیزمیشی تازە کە من ئێستا ئەڵبەتە مەجال نییە باز بکرێ پێشتر باسم کردووە لە مخابەلەکانمان لە شتەکانمان یعنی کەرکووک وەزعێکی تایبەتی هەیە ئێمە تەنانەت لە کاتی ئیستیفتاکەشە من سەفیری ئەمریکی هات بۆ لام سەفیری UN هات بۆ لا هەموو هاتن هی بەریتانی ئێمە وتومانە ئەم ئیستیفتایە حدودی سنووری کوردستان دیاری ناکە ئەمە تەنها بۆ ڕێیە چۆن لە کەرکووک خەڵک دەنگەدا کوردی عێراق لە لندن و لە ستۆکهۆڵم و لە واشنگتنیش دەنگەدەن ینی ئاوها بووە بەڵام بۆ مەوزوعی کەرکووک مادەی 140 هەیە تا مادەی 140 تۆ ئەتوانی وەزعێکی تایبەتی بدەیتێ خۆی بەڕێوە بەرێ پەیوەندیەکی باشی لەگەڵ هەرێما هەبێ پەیوەندیەکی باشی لەگەڵ بەغدایە هەبێ و تۆ کەرکووکیش بکەی بە چەند پارێزگایەک حەویجە دیارە ناوچەیەک هەمووی عەرەبە ئەیکەی بە پارێزگایەکی خۆی ئیدارەی خۆی ئەبێ محافزی خۆی هەبێ هەموو شتێکی خۆی هەبێ دکتۆر باسی ئەوەت کرد پێشتری شاماژەت پێدا بوو کە هەوڵی تێرۆرکردنت هەبووە لە ئێستادا ئەمەوێ بزانم مەترسی لەسەر ژیانت هەیە و لەقی دووەمی پرسیارەکەم ئەوەیە جەنابتان هاوڵاتیەکی ئەمریکین ئەمریکیەکان لێیان پرسیویتەوە و چی تێ بۆ قسانەی کە ئەڵەن دکتۆر ناتوانێت بگەڕێتەوە بۆ ئەمریکا نەک نایەوێ جارێ یەکەم شت من پێش ماوەیەک لەگەڵ قونسولی ئەمریکا نانی نیوە ڕۆمان خوارد بە یەکەوە زۆریش قسەمان کرد و بەعکسەوە لێشی پرسییم مەبەستمەوە لێشی پرسییم چیت ئەوێ چیەکەی وتم من جارێ لێرم و چاوەڕوانی وەزعەکەین هیوادارین وەزعەکە باشتر ببێت ئەوە ئەسڵ ئەساسی نییە من زۆر باش دەتوانم بەیانی بگەڕێمەوە بۆ ئەمریکا من زۆربەی ژیانی چۆنەڵێ دوای هەرزەکاریم لە ئەمریکا بەڕێبن بەڵێ زۆر تەبیعیە لە لای من و هیچ کەشتوانی بگەڕیتەوە بەڵێ باشە ئەی سەبارەت بە مەترسی لەسەر ژیانت ئەمریکیەکان زەمانەتی ئەوەیان پێداوی کە تۆ پارێزراوی وەکو هاوڵاتیەکی ئەمریکا بۆ هەموو وەکو هەموو هاوڵاتیەکی خۆی
حەزەر ئەدا بە خەڵک ئەوە پێڵێن ئەدڤایزەری هێن جا ئەو حەزەرەکە ئەدا بە خەڵک لەسەر منیش تەطبیقە بێت بەڵام شخصی پێیان بەڵام من وەکو چۆن شخصی پیان نەوتوم من چەند جارێک لە بەرپرسی هەواڵگری ئەمریکاوە خەبەرم بۆ هاتووە کە فلان ڕۆژ ئەیانەوێ بتکوژن فلان ڕۆژ فلان جەماعەت بەو نەوعە حەشد شعبی داعش زۆر شتیان ئەم هەواڵانیان دائیمەن بۆ من ئەنار باش بابینە سەر باسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ هەر سەبارەت بە باسی مەکتەب سیاسیەکان ینی دەنگدانێک کراوە 20 کە زووتوێتی بەڵێ 16 کە زووتوێتی نەخێر و 19 کە زووتوێتی منیش ڕایەک نادەم وتە هیچ قەرارێک نەدراوە بۆیە ئەو بڕیارە هەڵوەشاوەتەوە کەواتە مەکتەب سیاسیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان نایکەم بە پرسیار وەکو لە قسەکانی جەنابتە دەرکەوت لە شوێنی خۆیان و هەر مەکتەب سیاسین پرسیارەکەی من لە ئێستادا دیسانەوە ئەوەیە مووقع و پێگەی دکتۆر نەجمەدین کەریم ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ من ئەمێوارەیە لەگەڵ کاک وەسەد قسەم کرد باشی کۆبوونی مەکتەبی سیاسیمانەوە داواکەین بیت بۆ سلێمانی بۆ کۆبوونەوە تر لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە کەرکووک بێ ئینشەڵڵا کاکە یعنی لە پەیڕە و پرۆگرامی یەکێتی کە تۆ هەڵبژێرڕای لە کۆنگرە ئەمێنیتەوە تا کۆنگرێ بڕیادەدا کەس ناتوانێت لات بێت ئەتوانن سڕدکەن یان مەسئولیەتت لێوەرگرنەوە ئەمانە ئەویش لە کۆبوونەوەی سەرکردایەتیمانە بەڵام ئەم باسانە هیچ نەبووە و من وتیشم یعنی بەڕاستی لێرەدا دوو لایەن زۆر گرنگە لێکۆڵینەوە بکەن یەکیان یەکێتی نیشتیمانی کوردستانە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم هەڵوێست و کارە خیانەتکارانەی کە بە بەرامبەر بە میلەتەکە کراوە بەڵام بەرامبەر بە یەکێتیش کراوە بێ لێکۆڵینەوەی جدی بکە هەر کەسێک ئەزانن بەرپرسە کە ئەم شتە ڕوویداوە بە بهێنن لە بەرزترین کەسەوە تا خوارەوە هەر کێکە دووهەم بەڕاستی ئەرکی پەرلەمانی کوردستانیشە زانم ئێستا لەوانەیە ئەمە شتێکی گەورە بێ ئەرکی پەرلەمانی کوردستانیشە وەکو سەرپەرشتیاری ئیشوکاری وەزارەت و پێشمەرگە ئەمانە کە ئەوانەش بێنن ئەوانیش لێکۆڵینەوە بکەن چونکە ئەمانە پێشمەرگە بوونە لەژێر ئومرەی وەزارەتی پێشمەرگە بوونە بزانێت کێ لەم خیانەتە بەشدار بووە کێ ئەمەی کردووە بەبێ ئەوەی سەروی خۆی مەرجعی خۆی ئاگادار کاتەوە یعنی ئەبێ ئەم شتانە لە هەموو دنیا هەیە یعنی شتێکی لە لیبیا سەفیری ئەمریکا کە کوژرا ئێستاش تحقیقی لەسەرە مۆزوعی لە بەنغازی کە کوژرا ئێستاش تحقیقی لەسەرە باش تۆ نیوەی وڵاتەکەت لەدەستداوە هیچ نە لێکۆڵینەوە هەیە نە لێپرسینەوە هەیە ئەمە تەواوی پارتە سیاسەکان لی بەرپرسین بە یەکێتی و پارتیشەوە کاکە ئەوی لە پەرلەمانە لی بەرپرسە بۆی ئەڵێم پەرلەمان یعنی ئەوی خیانەتەکەی کردووە ئەو زمانی درێژترەوە هەڵسێ جنێو بە خەڵکی ترەدا و تومەتە خاتە سەر خەڵکی تر تۆ یعنی زۆر ڕوونە کێ ئەم شتەی کردووە یعنی و ئەزانن بە درۆکردن یەک لە دوای یەک خەڵک باوەڕ ڕکات درۆ نەتیجەی هەر درۆیە باش ناوی جەنابی کاکۆسرەت تێنە ئەو کاتەی کە نەخۆش کەوت دوو ڕۆژ لەسەر یەک لە دوو کاتی جیاوازە جارێکیان پەرۆشی خۆت و جارێکیان لەسەر داواکاری کاکۆسرەت سەردانت کرد کە گەڕایەوە سەردانت کردەوە نا قسەم لەگەڵا کرد من لەوێ هەموو ڕۆژ قسەم لەگەڵا کرد من حەزەکەم یەکشت بڵێت باش کاکۆسرەت کە لێرە نەخۆش کەوت بەڕاستی وەزعی زۆر خەتەر بوو ینی خەتەر لەسەر ژیانی هەبوو بەڵێ ینی من دەستخۆشی لە دکتۆر قەلەندەر و هاوڕێکانی ئەەکەم کە ئەوها بە پەلە فریای کەوتن و ینی ڕزگاریان کرد بەڵێ کاکۆسرەت کە چووە ئەوێ بەڕاستی خەتەری نەمابوو ینی زیاتر بۆ ئەوی دڵنیا بنەوە ڕێخۆڵیان بەیەکەوە بەستەوە یعنی شتەکە ئەوە نەبوو ینی کاکۆسرەت من لەوێ زوو قسەم لەگەڵە کرد لێرە چەند جارێک قسەم لەگەڵ کردەوەتی هاتووە بەڵام ئەڵێن دکتۆر نەجمەدین ناتوانێت بچێتە سلێمانی بۆیە سەردانی نەکرد دوو جار چۆن چوو ئەم جارەش دەتوانم هەموو وەختێک دەتوانم بچمە سلێمانی لە بەرنامەتە بەم زوانە سەردان بکەی پێم مەڵێت چ ڕۆژێک مەبەست پێ ناڵێم بەڵام هەر کاتێ پێویست بێ منە چم هەر کاتێ بزانم پێویستە بەڵام پێشتر ئاماژەت من دۆستم زۆرە لەوێ هەواڵم زۆرە لەوێ خزمم زۆرە لەوێ ئاماژەت بەوە دابوو پێشتر ئەو ینی ئاماژەت بەوە دابوو کە خانووەکەت داگیر کراوە و تاڵان کراوە بەڵێ کەواتە نیەتێک هەیە بۆ ئازاردانی دکتۆر نەجمەدین لە سلێمانی ئەزانی ئەمانە ئەزانم کێ کردوێتی و من شکاتیشیان لێ یەکەم و ڕسواشیان یەکەم
ئەجینا تۆ خانوویە چیە شوقەیەکە چۆتە سەری چوونە دەرگاکەیان شکانوە کلیلەکەیان گۆڕیوە براکەم کە چووە سەردانی خانۆکەم کە وتیانە تۆ نابێ بڕۆی لە پرزگا بە ئەمری برایەکی بەرپرسی دژە تێرۆر جەماعەتێکیشیان چوونەتە خانوویەکی دووژووریە لە مێرگەپان چوونە دەرگایان شکانوە 3 ڕۆژ لە ناوی بوونە شتیان بردووە لەوانەیە چوونە وتیان ئێستا پڕە لە پارە بزانێت چیوەمانە بەڵام یعنی شوورەیان نییە یعنی ئەوە ئەخلاق و مستەوای ئەو خەڵکانە نیشانەدا کە چین ئەمە فەرقی چییە لەگەڵ ئەوانەی کەوا لە نەوەتویەک خەڵک ڕای کرد لە کەرکووک چوون ماڵی خەڵکیان تاڵان کرد و شتی خەڵکیان برد فەرقی چییە لەگەڵ ئەوانەی ئەمڕۆ لە دووس خورمات و کەچن ماڵی کورد کە بەجێ دێنە لەوێ چەند تاڵێنێکن دوای ئەی سووتێنن ئەمان نازانی بۆ نەیان سووتانوە چکە لە تەنی شوقەکەی خۆیانەوەی ئاگرەکە بەرەبێتە ئەوانیش گنا لەوانەیە بیان سووتانەیە ئەمەیان دەستەواژەیەکی مەجازی بوو هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەوانەیە باشە دووبارەیەکەمەوە مەترسی لەسەر ژیانت هەیە چونکە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانیش نیگەرانیەک دروست بووەوە بەرپرسێکی باڵاش دڵنیام جەنابی شتاگەداری ئەڵێ دکتۆر نەجمەدین خۆی هەولێری هەڵبژاردووە کاکە هەولێر بەغدایە ئەوانە هەموو ڕۆژ لە بەغان هەولێر کوردستانە پایتەختی کوردستانە ئەزانی تەنها بارەگای مەکتەبی سیاسی کە موڵکی خۆی بێ لە هەولێرە زای بارەگای مەکتەبی سیاسی لە سلێمانی بەکرێ گیراوە کاک بەرهەم پێشەوەی لێرە دەمێنێ دوای ئەوەی سەرۆک وەزیرانی تەواو بوو ماڵی لە هەولێر نییە هەموو کاتێ لە هەولێر نەبووە هێدکوارتەری پارتە سیاسی نوێکەشی لە هەولێر وانە کاک کۆسرەت ماڵی نییە لە هەولێر ئەینا لەوێشە بەڵام ماڵی نییە لە هەولێر دێت لێرە ئەمێنێ دێت ینی ئەوە ئەسڵەن ئەو عەقڵیەتی ئەوە نییە گەڕەک و عەشیرەت و شار و ئەم شتانە بەڕاستی باوی ئەو شتانە نەماوە کوردستانە من ئەمڕۆ لە هەولێر بم لە دیاربەکر بم یا لە مەهاباد بم ئەوە نییە هەستەکەی لە هەولێر زیاتر ژیانت پارێزراو بێ کاکە ئەو ڕۆژی کە ئەوە ڕوویدا من کەرکووکم نزیکی سەعات حوتی بەیانی بەجێهێشت من چوومە لەوێوە هەڵسام چوومە دووبس چوومە دووبس بۆ لای مەحوەری 5 من تا نیوەڕۆ دوای نیوەڕۆ لە مەحوەری 5 بووم لەوێ کە خەڵک ئەمانە هەمویان ڕایان کرد بوو خۆیان نەمابوون لەوێ یان ئەچوون لەگەڵ حەشر شعبی کۆ بوونەوە بە باڵی ئەوانە هاتن ئەندام پەرلەمانەکانی کەرکووک هەندێکیان ئەچوون لەگەڵ حەشر شعبیەکان کۆ ئەبوونەوە کێ ئەچووە پێشەوە ڕسم بگرێ لەگەڵیانە ئەوەی باست کرد مەسئولی مەڵبەنە وەرنەوە هیچ نییە و هەموو شتێ ئارامە و ئەوانەی واڵێن درۆکەن و وەسعەکە بەو نەوعەیە جا هەولێر من لە هەولێر بم یا لە سلێمانی بم یا لە شوێنێکی ترم فەرقی چیە کاک عەدنان لە هەولێرە کاک ئەرسەلان لە هەولێرە کاک سعدی لە هەولێرە هەموو لە هەولێرن باشە کاتی خۆی بە شێوەیەک لە شێوەکان بە ناڕاستە و خۆ ئاماژەیەکت بەوە داوە کە جەنابەت لەبەر خاتری و لەسەر تەکلیفی جەنابی سەرۆک مام جەلال خوا لێی خۆش بێت هاتوویتە ناو یەکێتیەوە و بڕیارت داوە خەباتی سیاسی لە ناو یەکێتی بەردەوام بکەیت لە ئێستادا کە جەنابی سەرۆک مام جەلال کۆچی دوایی کردووە ئایا هیوای مانەوەت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کەم نەبووتەوە کاڵ نەبووتەوە من حەزەکەم تۆزێ بچمە پێش ئەو کاتێک کە هاتوومەتەوە من دۆستایەتم لەگەڵ یەکێتیە زۆر بووە من لە 1970ەوە لە 1972 یەکەم جار مام جەلالم بینیوە لە بەیروت بەڵام لە 1970ەوە من لە نزیکەوە پەیوەندیم لەگەڵ مام جەلال هەبووە کە هاتووەتە ئەمریکا تەنانەت لە ماڵی من ماوەتەوە ینی لەوێ ماوەتەوە کۆبوونەوەم بۆی ڕێخستووە یعنی ئەو کاتانە ئەوان ئەو تەنزیم وشتیان لە دەرەوە نەبوو بەو شێوەیە بە تایبەتی لە ئەمریکا ئەمە علاقەیەکی دروست کرد کە مام جەلال هەمیشە ینی ڕێزێکی تایبەتی لە من ئەگرت یعنی وەکو برایەکی گەورە من وەکو برایەکی خۆی تەماشایە کرد من تەنانەت شتێکەڵم لە 92 کە یەکێتی و پارتی شەڕی پەکەکەیان کرد منە وەختە سەرۆکی KNC بووم بەیانێکم دەرکرد دژی ئەو شەڕە و ڕەخنەم لە یەکێتی و پارتی کرد مام جەلال گلەیەکی کرد گلەیەکی سووک بە کاک بەرهەمی وتبووی من دکتۆر نەجمەدین حسابی 3 حیزبم بۆ یە کردەوە یە حیزبە بچکۆلەکان کەچی بەیانی لەسەرمان دەرکردو ینی قەزدم ئێمە
ئەوها بوو ئەوها نزیک بووینەکە جا من لەوەشەوە پەیوەندیم لەگەڵ کاکۆشە تا پیا کرد کاک بەرهەم کە لە ئەمریکا بوو زۆر یعنی زۆر نزیک بووین زۆریش ئەزانن ئەمە وای نزیکێمەوە ئێستاش برادری هەرێمێنێ شتی کۆن هەرێمێنێ یادگاری خۆش بەڵام کاکۆشت و مام جەلال پێش ئەوەی من بێمەوە زۆر جار ئەیانوت ئەبێتەوە بێتەوە بی بە مەکتەبی سیاسی بە تایبەتی مام جەلال کە تەنها بووین ئیتر ئەوە بوو لە 2008 کە عملیاتی دڵکرا پێش عملیاتەکەی وەسیەتێکی نووسی کاغەزەکەم لەلایە باش وەسیەتێکی نووسی ئەڵێ من و کاکۆشت هەوڵمان داوە دکتۆر نەجمەتین قەناعەتمان پێ کردووە بێتە ناو یەکێتی ببێ بە ئەندامی سەرکردایەتی ببێ بە مەسئولی ئیداری سیاسی و تەنزیمی لە کەرکووک ئەمە کاغەزی مام جەلالە بۆ من لە کاتێکە ئێمە بێ نوسخەڵکە لای جەنابی کاکۆسرت بەڵێ لە کاتێکە ئەگەر کەرکووک هاتەوە ناو هەرێمی کوردستان یان بوو بە هەرێمێکی سەربەخۆ یعنی مام جەلال ئەو حسابەشی کرد بەڵێ ئەجا طبعا نەخۆشی مام جەلال و کۆچی دوایی مام جەلال زەربەیەکی گەورە بوو لە یەکێتی بەداخەوە کە نەخۆشیش کەوت و ئەو ماوەیە کەوا لەسەر جێگا بوو یان توانای ئیتر داخڵبوونی سیاسەتی بەو شێوەیە نەمابوو ئیستیغلال کرا ئەوە بوو آخر شێوەش کە ئیستیغلال کرا کە بردیان بۆ ئێران بەڕاستی یعنی مام جەلال هەموو کەس ئەیزانی قسەکردنی هەر زۆر مەحدود بوو ماندوو ئەو بوو یعنی ئەم بردنە ئێرانە چی بوو ئەوە بوو لە ئێران هاتەوە تووشی نەخۆشی بوو هەر ئەو نەخۆشیە بوو بردێ بەرلین لەوێ کۆچی دوایی کرد بەڵام من لە ناو یەکێتیدا یەکێتی هەزارها شەهیدی داوە لە پێناوی ئەم میلەتە من خێزانی شەهید لە هەموو شتێک گەورەترە لەلام و هەر خوێنی ئەو شەهیدانەیە وام لێ ئەکا کە من ئەمڕۆ یعنی وا ناڕەحەت بم و بێتاقەت بم لەوەی کەەوە ئەو شتەی بەسەر کەرکووکە هاتووە شەهید شێرکۆ حسێن مانسوور کاک سەلاح دیلمانی کاک دڵشاد شەهیدێکی زۆر یعنی ئینسان ناتوانێت ناوی هەمویان بەرێ ئەمە هەمووی لە کەرکووک شەهید بوونە ئەمە جگە لەوەی ئەوانەی پێشتر لە هەشتاکان و لە شەڕی نەوەتویەک و یا لە هەفتاکانە لەوێ شەهید بوونە ئەمە گەورەیە بۆ منی تر شەهیدی حیزبەکانی تریژ عینیشتە هی پارتی هی حزبی کۆمونیست یا ئەوانی تریش هەمووی عینیشت بەڵام حزبی سۆشیالیست بەس بە حقیقەت یەکێتی گۆڕاوە کاک بەرهەم جێگری دووهەمی یەکێتی بووە کاک بەرهەم ئەمڕۆ با من پرسیارەکەم داوارەی خۆی هەیە ڕای تۆم مەبەستە لەسەر پارتە سیاسی نوێەکەی جەنابی دکتۆر بەرهەمیش با پرسیارەکەم داڕێژمەوە ئەوترێت لە دوای کۆچی دوایی جەنابی سەرۆک مام جەلال دکتۆر نەجمەدین کەریم وەکو کورد ئەڵێ بێناس بووە ئایا جەنابی کاکۆسرت ئەتوانێ ئەو نازەی جەنابی مام جەلال بە تۆی دابوو بۆ قەرەبوو بکاتەوە و جێ بگرێتەوە زۆر بە کورتی بێچکە وردە وردە لە کۆتایی نزیکە بینەوە پرسی تریشماوە قسەی لەسەر وڵا کاکۆسرت من برای خۆشەویستمە بەڕاستی یعنی کاکۆسرت ڕێزی تایبەتی لە لای من هەیە و هەمیشە ڕێزی لە من گرتووە هەمیشە ینی تەنانەت لە جاری واش هەبووە کە لە بەعزە شتێکان ڕێک نەبووینە دائیمەن ئەو دەست براگەورەی کردو دەست پێشخەری کردو و تەلەفۆنی کردو ئەحواڵی منی پرسیوە باش من هیچ گلەیەکم لە کاکۆسرت نییە دوای ئەوازانی چییە بەڕاستی من بۆ نازیش نهاتووەتە ناوی نەمەبەستم ینی ئەزانم پشتیە گرتی نانا بۆ پشت بە تاکید لەو ڕۆوە بە تاکید مام جەلال من قەت فەزڵ و ئەو پیشگیریەی مام جەلال بۆ منی کردووە ئەو باوەڕێی بە منی هەبووە قەت نەیبووە هەر بۆیەش تەنها شت کە بە ناوی مام جەلالەوە هەیە ئەمڕۆ بەندە کردوێتی لە جامیعەی سنترال فلۆریدا 64,000 تەڵەبەی هەیە دووهەم گەورەترین جامیعەیە کەوا خوێندنی سیاسی قسمی خوێندنی سیاسی کوردی تەنها لەو جامیعەیە هەیە لە هەموو دنیاە بە ناوی مام جەلالەوەیە لە ڕێگەی تۆ جێبەجێکراوە بەڵێ و پرۆفیسۆرەکەش بە ناوی مام جەلالە و بۆردێکی هەیە ئەو بۆردە حوتی من دامناوە پێنجی جامیعەکە دایناوە باش بە پرسیارێکشت لێ بکەم سەبارەت بە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتێکی دوور و درێژە ئاماژە بەوادا ئێمە پێویستمان بە کۆنگرەیەک نییە بۆ تۆڵەکردنەوە و تەسفیە بێت پێت وایە گەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەم زوانە لەم نزیکانە کۆنگرە بکات
بە شێوەیەک لە شێوەکان تەسفیە و تۆڵەکردنەوە تایدا ڕۆدات. زانی نازانم بەڕاستی کاکە قوبات مەقسەدی چی بوو لە تەسفیە و تۆڵەسەندنەوە. ئەگەر مۆزوعی ئەوە بێت تۆ ئەوی خیانەتیشی کردووە چاوی لێ بپۆشی، ئەمە لە کۆنگرەیەکی یەکێتی ئەمەیان کردبوو، خەڵک فایلی هەبوو هەموو لیان خۆش بوون، بەعزێ لەوانە ئەم جارە خیانەتی کردەوە سەری هەڵداوەتەوە. بەڵێ لە کەرکووک جا ئەگەر ئەوە بێ لەمانە خۆش بی ئەو کۆنگرەیە سەر ناکەوێت، بەڵام ئەبێ محاسبە هەبێ کاکە ئەوی ئیشی خۆی بە باشی نەکردووە، ئەو کەسەی کەوا زەرەری لەم حیزبە داوە بیێنە لێپرسینەوە لیژنەیەک دانە عەدالەت بێ ئەسڵ خەڵکی تێدانە. باشە بۆچی ڕەهەند و بۆعدەکەی دیکەی وتارەکەی کاقوباد وەرنەگرین کە تۆڵەکردنەوە بێت لە ئەوانەی وەکو دکتۆر نەجمەدین بە ڕاشکاوی ڕای خۆیان لەسەر ئەو شتانی ناوێکێتی وتووە؟ نا تۆڵەکردنەوە من مەقسەدم لەسەر ڕێی سیاسی نابێت تۆڵەکردنەوە هەبێ، نابێت تۆڵە هەبێ. ئەگەر تۆ ڕێیەکەت لە کۆبوونەوەی حیزبی وتووە، قسەکانت کردووە، ڕەخنەکانت گرتووە، ئەوە تۆڵەسەندنەوەی ناوێت، دژی هەر کەسێک بێت. بەڵام یەکێک کەوا بووەتە هۆی کارەساتێکی گەورە، کاریسەیەکی گەورە کەوا لە کوردستان ڕوویدا لە 16 ئۆکتۆبەر، ئەوانەی کە بەرپرس بنەوە ئەبێ لیان بپرسرێتەوە دوور خێنەوە. کۆنگرە بەشداریەکەی وەکو یەکێتیەک من ئەندامی سەرکردایەتیم بە یعنی ئەبێ بەشداری بکەم. زۆر بەڕاشکاوی وەڵامم بەرەوە پرسیاری خەڵکە مەبەستمە وەڵام وەرگرمەوە بۆی بچمە سەر باسی عەبادی و ئەوەی وتری عەبادی مماتەڵاکەیان جددیە لە پرسی چارەسەرکردنی کێشەی کورد. ئەڵێن بۆیە لە هەولێری چونکە بووی بە پارتی. زانی ئەوە قسەی مناڵ و نەزانە. پارتی حیزبێکە تاریخێکی زۆری هەیە، خەباتی کردووە، ئەویش هەزارەها شەهیدی داوە. من پارتی بوومە لە شۆڕشی ئەیلولا چەند ساڵێک پێشبەرگە بوومە، دکتۆری ڕەحمەتی بارزانی بوومە، بەڵام من وازم لە پارتی هێناوە لە نهایەتی هەفتاکانەوە و من ئەمە بە کەمی پارتی ناڵێم، بەڵام من یەکێتیم و تا یەکێتیش بم ناچمە حیزبێکەوە و بەدزیەوە و نەیڵێم و ئەمانە. من ئەگەر بمەوێ هەموو شتێ بە ئاشکرا و بەڕوونی بە هەموو خەڵکی ئەڵێم، بەڵام من یەکێتی نیشتیمانی ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان. باش سەبارەت بە هەڵبژاردن و یاریەکان و گەمەکانی عەبادی جارێ ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەین. لە بەرنامەی دیکە ئاماژەت بەوە داوە کە 6 پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر حسابی دەنگی دکتۆر نەجمەدین کەریم وەکو یەکێتیەک چوونەتە پەرلەمانەوە. باشە بەنیازی ئەم جارە بۆ هەڵبژاردنی عێراق خۆت کاندید بکەیتەوە لە کەرکووک؟ بەڕاستی ئەوە بێ بە وردی باس بکرێت، چونکە ئەمڕۆ ینی خەتەرێک هەیە لە بەشداریکردن لە هەڵبژاردن، ئەویش بەڵێ نەکرد لە کەرکووک. ئێمە لە شوێنەکانی کوردستانی دەرەوەی هەرێم 10 ئەندام پەرلەمانمان هەبوو، 6 لە کەرکووک، 2 لە خانەقین، 2 لە مووسڵ، 10 ئەندام پەرلەمانمان. ئەم جارە ئێمە لەو شوێنانە هەمووی داگیر کراوە، هەموو دژمنی تایە، حەشر شعبی تایە. یعنی یەکەم تۆ دەسەڵاتت نێنێڵی تەزویر بکرێ، دووهەم دەسەڵاتت نییە ئەگەر ڕۆژی هەڵبژاردنەکە ئەو بێنێت ئاژاوەیەک لە گەڕەکێکی کوردی وەکو ڕەحیماوای شوڕیژە دروستکە کە 90,000 دەنگدەری تایە کە خەڵک نەوێرێ دەنگ بدات و لەبەر ئەوە تۆ نسبەتێکی زۆر کەم ئەمهێنیت لەوەی 8 پەرلەمان لە کۆی 12 پەرلەمانتار کورد بن، ئەو وەختە تۆ ئەیکەی بە ئەمرێکی واقع ئەڵێ ئەوەیە کاسایی نەکرێتەوە هەڵبژاردن نەکرێت. بەنسبەت عەبادیەوە هێندەی دکتۆر نەجمەدین کەریم عەبادی بناسێت، ئەمەی ئەیکات جددیە لە ناردنی موچە بۆ وڵاتیان یاریێمی کوردستان؟ نەخێر یان گەماکات؟ نەخێر، ڕاست ناکە. ڕێکەوتنی نەوت کە کرا لە مانگی 12 2014 بە نێوانگیری ئەمریکایەکان بوو، ئەو کاتە سەفیر ستیوەرت جۆنز بوو لەگەڵ ئەو برێت مەگەرکەی کە ئێستاش نوێنەرینە و ئەمریکیەکان تورکەکان دەوریان هەبووتیایە. ئەو ڕێکەوت نەکرا کە هەرێم توانای ناردنی نەوتی بەرز بووەوە و ئەو 300,000 بەرمیلەی تەسلیمی بەغدا کرد، یعنی سۆمۆ کرد، ئەو 4 تریلیۆن کەمتری نارد لە سەتادەیشی لە مەتار وەرگرتەوە. عەبادی قەت
لەگەڵ ئەوەیان نەبووە کورد 17 وەرگێ ئەبادی کە سەرۆکی لیژنەی دارایی بەرلەمانی عێراق بوو ئەو یەکەم کەس بوو ئەیوت کورد حەقی لە 13 کەمترە ئێستا شەرواڵە ئێستا لەوە کەمتریش ئێستاڵێ بە پێی نفوسێکم ئەبادیێت تا کاتی هەڵبژاردنیش ئەزانی بۆ نایکات ئەبادی و حیزبەکەی و زۆربەی بەڕاستی سەرکردە شیعەکان بەعام هەمویان لەگەڵ ئەوەدان ئەمڕۆ کەوا ئەم ئەزمەی قەیرانی دارایی کە لە کوردستان هەیە معاش نەچێ گەورەتر بێ بە شێوەیە واتام حکوومەتە هەڵوەشێت حکوومەت نەمێنێ حکوومەت نەمێنێ پەرلەمان نەمێنێ بەڵێ ئینتیڤازەیەک دروست بێت حکوومەت نەمێنێ پەرلەمان نەمێنێ هەرێمیش نەمێنێ ئێستا سەیری پارتی سیاسی بۆ نووسێ پارتی سیاسی 4 پارتی سیاسی لە هەرێمی کوردستان و سەردانی عەبادیەکەن بە ئومێدی چارەسەرکردنی کێشەکان ئەمە چییە؟ کاکە ئەوە هیچ نییە ئەچێ لەگەڵ عەبادی دانیشە عەبادی هیچ ناڵێ ئەوان دێنە دەرەوە وڵا وایوت ئەی بۆ عەبادی خۆی ناڵێ واموتووە ئەو قسانە ئەسڵ و ئەساسی نییە عەبادی کاکە من لە هەموو کە زیاتر تەعاملم لەگەڵی هەبووە لە ناو هەرێمی کوردستان من لە 2014ەوە کە بوو بە سەرۆک وەزیران تاوەکو لە کەرکووک مابووم 3 مانگی ئەخیرەوەندە پەیوەندیمان نەما بەڵام تا مانگی 4 2017 من بەردەوام پەیوەندیم لەگەڵی هەبوو باش ئەبادی وعدەدات و هیچی بەجێبەجێ ئەیکات لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی بۆ فەڕەنسا ئەڵمانیا بریتانیا ئەمریکا لە داهاتوویەکی نزیکە لە بەرژەوەندی کوردەشکێتەوە چووکە مەغەدرە بەرامبەر کوردێکا و زوڵمە لە هاوڵاتیانەکە من بەڕێی من ئەمریکاش و فەڕەنساش و ئەڵمانیاش و یعنی هەمویان ئەوەیان درکانووە کەوا عەبادی غروری پیا کردووە حتا یعنی ئەو شتە من بەخۆم وتراوە شخصی لە دانیشتنەکانە غروری پیا کردووە و ئێستا کەوتونەتە شک لەوەی کەوا عەبادی بتوانێ آخر یەکێک لە من لەگەڵ ئەمریکایەکان و بەریتانیەکان لەگەڵ هەمویانە کۆبوونەوە لەسەر ڕەفرەندەم ئاهات نەکردکوو هۆی ئەوەی کەوا ڕەفرەندەم نەکرێت یعنی ئەیانوت دوا بخرێ نەکرێت ئەو دوا بخرێ چونکە بۆی عەبادی بێتەوە بە سەرۆک وەزیران بۆ لەبەر ئەوەی عەبادی ڕێگا لە نفوزی ئێران ئەگرێ کە بڵاو بێتەوە هەموو کەس دەزانێت ئەوە ڕاست نییە هاوڕێیانم پێمەڵەن کۆتاییان ناتۆ بەڵام من لەبەرەوەی ئەو پرسیارم کرد ئەمەوێ بیکەمەوە ئەگەر بکرێت لە 10 بۆ 20 چرکێ وەڵام بیتەوە بەداوای لێبوردنەوە ڕات چیە لەسەر پارتە سیاسی نوێەکەی جەنابی دکتۆر بەرهەم ساڵح دکتۆر بەرهەم وەکو هەموو کەسێ مافی ئەوەی هەیە لە هەر حزبێ بێ یا حزبێک خۆی دروستیکە حەقێکی طبیعیە جا ئەوەی کردووە و هیوای لەش ساغی بۆکەین بەڵێ بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکان ماندوونە بن بێگومان تەوەری دیکەشە بوو بەڵام ئیشاءالله بۆ دەرفەتی دیکە ماندوونە بژین دەستان خۆش بێت بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە و باسێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێک